لحد النهارده في منطقة المعادي احنا قدرنا نعقم فوق ال 5000 تاکو ئێستا توانیمانە زیاتر لە 5,000 پشیلە و 1,500 سەگ بکوتین دژ بە نەخۆشیەکان. زۆر بەڕوونی کەمبوونەوەی سەگی بێخاوەن دەبیندرێت لە شەقامەکانی میسردا. ئەو گرنگیدانەی ئێمە بە پشیلە و سەگی بێخاوەن دەبێتە هۆی مانەوەی سەگ و پشیلە چونکە ساڵانێکە بەهۆی گرنگی پێنەدانیانەوە ڕوبەڕووی لە ناوچوون بوونەتەوە. یەکێک لە گرنگترین کوتانەکان بریتیە لە کوتانی سەگەکان دژ بە نەخۆشی هاری سەگ. گرنگی ئەو جۆرە کوتانە تەنها بۆ ئاژەڵەکان نییە، بۆ ژینگە و مرۆڤەکانیش سوودی هەیە. کوشتنی سەگەکان لە ڕێگەی پێدانی ژەهرەوە کارێکی نامرۆڤانەیە. چارەسەری کێشەی بڵاوبوونەوەی سەگەکانیش بنەبڕ ناکات. بەو ڕێگەیە ئاژەڵەکان بە شێوەیەکی زۆر زەحمەت دەکوژرێن، وەک ئەشکەنجەدان وایە. دواتر ئەو گۆشتە یان ئەو خۆراکەی کە ژەهری پێوە دەکرێت تاکو بدرێت بە سەگەکان ژینگە بیست ئەکەن. ماوەیەکی زۆر لەسەر شەقامەکان دەمێننەوە، یان ڕەنگە منداڵ دەستی لێ بدات یاخود کارمەندانی ژینگە دۆست زیانیان پێ بگەیەندرێت. ئێستا کاتی ئەوەی حکوومەت و بەرپرسانی بواری ڤێتەنەری میسر هەست بەوە بکەن کە کوشتنی سەگەکان لە ڕێگەی پێدانی ژەهرەوە چارەسەر نییە و هەرگیز سەرکەوتوو نابێت. ئەگەر ئەوان دەسەگ بکوژن ئەوە تەنها یەک سەگی مێ بەجارێک دەسەگی دەبێت، کەواتە ئەوەی ئەوان دەیکەن چارەسەر نییە. باشترین ڕێگە چارە بۆ ئەوەی لە مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی سەگەکان بە دوور بین ئەوەیە کە پلانی گرتن و چارەسەرکردن و بەرەڵاکردنی سەگەکان بەکار بهێنی. دوای بە دواداچوونێکی ورد بۆمان دەرکەوت کە ژماری ئەو کەسانی کە ئاژەڵ بەخێو دەکەن لە میسر ڕوو لە زیادبوون. پێشتر تەنها کەسە بیانیەکان سەگیان لە ماڵەکانیاندا بەخێو دەکرد، بەڵام ئێستا بە شێوکی بەرچاو لە میسریش بڵاو بۆتەوە. بە تایبەت لە گوندەکان خاوەنمەڕ و ماڵاتەکان سەگ ڕادەگرن و پاسەوانیشیان پێ دەکەن. هەندێک کەس دەڵێن ئاینی ئیسلام سەگی بە ئاژەڵێکی پاکدانەناوە، بەڵام زۆریش دڵنیانین لەو بارەوە. بەداخەوە ئەو بۆ چوونە ئاینێ وای کردووە کە خەڵکانێکی زۆر سەگ ڕانەگرن لە ماڵەکانیان، بەڵام زۆر کەسیش هەیە کە موسڵمان و سەگیش ڕادەگرێت. یەکێک لەوانە منم. من نەک یەکدانە بەڵکو 3 سەگم هەیە لە ماڵەوە. That's why there is no enough data, there is no accurate data regarding this point.